ڕێکخراوی هاواری خێرخوازی ژمارەیە خانەوادەی منداڵی بێباوکی بەسەر کردەوە و بڕی 21 ملیۆن دیناری پێبەخشین تا پێداویستیەکانی جەژنی پێدابین بکەن. هەستاوین بە دابەشکردنی موچە بەسەر مناڵانی بێباوکە جلوبەرگی جەژنمان بۆ کردوون ئەلحەمدوللا و خواردنیشمان پێداون. ئێمە لێرەوە حەز دەکەین سوپاس و پێزانین و دوعای خێرمان هەبێ بۆ خێرخوازان، خوای گەورە پاداشتی بە خێریان باتەوە کە ئەم پارە و ئەم جلوبەرگ و خواردنانەی ئێمە دابەشی دەکەین بەسەر مناڵانی بێباوکە لە ڕێکخراوی هاوار هی ئەو خێرخوازانەیە هیچی ئێمە نییە، ماڵی خوایە و ئەو خێرخوازانە بەخشیوانە بە مناڵانە خوا پاداشتیان باتەوە. ئێمە داواکەی لە خێرخوازان کە بەڕاستی ئەم مناڵە چاوگەشانە زۆر دڵخۆش ئەبن کاتێ هەدیەکەی ئەوان کاتێ ئەو خواردنە ئەو جلوبەرگە ئەو هەدەیە کە پارەیە ئەیدەین بەو مناڵانە زۆر دڵخۆشە بن، زۆر دوعای خێریان بۆکەن. داوا ئەکەین کە ئەو خێرخوازانە کە بەردەوام بن لەم خێرەیانە، بەردەوام بن لەم پاداشتە گەورە. بەڕاستی ئەم خەڵکە پێویستی پێێتی، ئەم مناڵانە زۆر احتیاجن بەو هاوکاریە لەم حاڵەتی کە وڵاتەکەمان لە برسێتی و لە بێپارەی و لە بێئیمکانیەتیایە زۆر پێویستیان پێیانە. جگە لە هاوکاری مادی، خواردن و جلوبەرگیش بەسەر بێباوکاندا دابەشکرا کە سوکاری بێباوکان سوپاسی خێرخوازان دەکەن کە سفرەی جەژنیانیان ڕازاندەوە و دەژڵێن ئەم ڕێکخراوانە بوونەتە هۆکاری خێر و ئاوەدانی بۆ بێباوکان. زۆر سپاسی ڕێکخراوی هاوارەکەین. من 3 ساڵی ڕێکە لێرەم موچەی بۆ مناڵەکانم بەڕاستی بڕاوەتەوە، یاخوا و خێرخوازانەی کە ئاوا یارمەتی مناڵی هەتی وەیەن سەرفرازی ئەو دنیا و ئەم دنیا بنیا ڕەبی. بەڕاستی ئێمە زۆر ئەمە بۆ ئێمە کارێکی زۆر باشە. فریاشمانەکەون ئیشەڵڵا خوا فریان کەوێ. بەڕاستی ئەم ڕێکخراوە درێخی نەکردووە. هیوادارم ئەم خێرخوازانە هەوڵ بن و زیاتر یارمەتی ئەم خێرخوازانەمان بۆ بن و ڕێکخراوی هاواری خێرخواز بە جلوبەرگ و بە پێداویستیەکانی مناڵەکانمان و بە گۆشت و بە هەر شتێک پێ یارمەتی ئەمێ نەمومان کرد دەکاتی خۆیان موچەکەمانێنێ و زۆر سوپاسیانەکەین و خوا پاداشتی ڕێکخراوی هاوار باتەوە و هی ئەو خێرخوازانی کە یارمەتی ئەمێن ئەگەر یەک دەنێک چکلێتیش بێ بۆمان بنێرن ئەوان تەوزیعەکەن بەسەر مناڵانی بێباوکە زۆر سوپاسیانەکەین. و لە سایه حکومڕانی پارتی وێچێتی گوزەرانی خەڵک بە قۆناغێکی خراپی ئابووریدا تێدەپەڕێت. کار و موچە و کەسابەت نەماوە. ئومێدێک مابێت سێبەری ڕێکخراوە خێرخوازیەکانە بەسەر هەژار و نەدارانەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.